بینەرانی بەڕێز ئەو کاتتان باش. چەند ڕۆژ لەمەو پێش کۆماری ئیسلامی ئێران زۆرانبازێکی ئێرانی بە ناوی نوید ئەفکاری لە سێدارەدا و بە پێی گەلێک لە ڕاگەیەنەرە گشتەکان حەیدەر قوربانی سزای مەرجی بەسەردا سەپێنراوە و لەلایەن دادگاوە پێی ڕاگەیەندراوە. چونە کۆماری ئیسلامی ئێران تا ئێستا توانیوێتی لە ماوەی زیاتر لە 40 ساڵ گوێ نەداتە داواکان کە ڕێز لە مافەکانی مرۆڤ بگرێت و چانگاوێک پێویستە بۆ ئەوەی پێشی ئەو لە سێدارەدانانە بگرترێت. سێ میوانی ئەم بەرنامەیە تاوەتۆی ئەم بژارە دەکەن تەیموری ئەلیاسی، نوێنەری کۆمەڵەی مافەکانی مرۆڤی کوردستان بۆ UN لە ژنێف، دکتۆر محەممەدێ محەممەدزادەی ئەقدەم لە سویس و فەرازی فیروزی خوێندکاری دکتۆرا لە ئاڵمان. کاکتێم سپاسی هەموو لاتان دەکەم بۆ بەشداریتان. کاکتێمر با لە پێشدا لە بەڕستان دەست پێ بکەم. ئێوە لە کۆبوونەوەی سەبارەت بە مافەکانی مرۆڤ لە ژنێف بەردەوام بەشداریتان کردووە. هەڵبەت مەسەلەی کۆڕۆنا ڕەنگە وەک کاکتێکردنێک لەسەر ئەو کۆبوونەوە هەبوو بێت، بەڵام هەرە کۆبوونەوەی ئەم دوایانە ئێوە کەی بۆ وا چۆن لەوێدا باسی دۆخی مافەکانی مرۆڤ لە کوردستاندا کراوە؟ بەڵێ دیارە سەرتا سوپاس و سڵاوی ئێوەی بەڕێز و لە میوانەکان و هەروەها بینەرانی بەڕێزی ڕێدەنگی کوردی ئەمریکا. ئێمە دیارە لە ڕۆژی دووشەمە 14 مانگە 45مین خولی کۆبوونەوەکانی شورای مافی مرۆڤ دەستی پێ کردووە. ئێمەش بڕیارە لە دوو هەفتەی داهاتوو لە دوو وتاردا پرسی کۆڵبەران هەروەها پرسی ئەعدام لەو کۆبوونەوەکانی شورای مافی مرۆڤ بینە گۆڕێ. لە پەیوەندی لەگەڵ ئەعدامەکان لە ئێران پێم خۆشە سەرتا بە کورتی باسی دوو خاڵ بێمە گۆڕێ. یەک ئەوە گرنگە بزانین کە کۆماری ئیسلامی ئێران بەشێکە لە 5 پەیماننامە لەو 9 پەیماننامە ناونفۆیانە کە لەوانە دوایان زۆر گریکن. یەکان پەیماننامەی مافە مەدەنی و سیاسەکانە، ئەولیکە مافی کۆمەڵایەتی و کولتوری و ئابووریە. دیارە ئەو کۆی ئەو لە سێدارانەی کۆماری ئیسلامی ئێران جێبەجێەکە دژی ئەو پەیماننامەن کە بۆ خۆی پەسەندی کردن و ئەمزای کردووە. لە پەیوەندی لەگەڵ کوردستان و ئێران بە پێی ئامارەکانی ئێمە لە ساڵی 2008 تا 2009 60% ئەعدامە سیاسیەکان لە ئێرانە کوردن، زیاتر لە 50% زندانیانی سیاسی ئێران کوردن و زیاتر لە 30% ئەعدامەکان بگشتی قەساس مادەبێژکەرەکان لە ئێرانە کوردن، لە کاتێکە ڕێژەی دانیشتوانی کورد لە ئێرانە تەنیا 30% کۆی خەڵکی ئێرانە. بۆ چوونی ئێمە کۆماری ئیسلامی ئێران ئیعدام وەک ئامڕازێکی سەرکوت و کۆنتڕۆلکردنی تایبەت نەتەوەکانی ئێران کەڵک لێ وەردەگرێت. لە پەیوەندی لەگەڵ ڕەوشی ئەم ساڵی 2018 لە ئێراندا 8 زیندانی سیاسی ئەعدام کراون کە 4یان کوردن و یەکی بەلوچی، واتە نیوەی ئەعدام کراوەکان ئەو ساڵ زیندانیانی سیاسی لە ئێران کوردن کە ئەوەش نیشاندا کە کۆماری ئیسلامی ئێران لە قەیرانەی قوڵدایە، لە ترسدای کۆنتڕۆل لە حاکمیت لەدەست بدا. بۆ شێوەیە ڕێژەی ئەعدامەکانی زیاد کردووە. پێم خۆشە یەک خاڵی دیکە باس بکەم بە کورتی، ئەویش ئەوەیە شێوازی ئەعدامەکان گۆڕاون لە ئێران لە ساڵی ڕابردووە. لە ئێستا وەسیلەی تیرباران گولەباران بکاردێنێ. لە 11 مانگی ئەو ساڵدا هێدایەت ئەڵاپور لە پێگەیەکی نظامیدا لە شنۆ بە تیرباران ئەعدام کرا کە ئەو کاتە کە ئەو کارە لە ساڵەکانی 80 لە سەتای ساڵی 90دا جێبەجێ کرا. ئێستا ئەعدامی دەستە جەمعی دەکا. بۆ وێنە دوو زیندانی سیاسی کورد دیاکۆ ڕەسوڵزادە و سابیر شێخ عەبدوڵڵای پێکەوە بە جەمعی ئەعدام کران. یا ئێستا ڕێگە نادا کە ئاخرین زیارەتی ئەعدام ئەو کەسانی کە ئەعدام دەکرێن بکەن لە کوردستان. بێجگە لەوەش پێش ئەعدامکردنی زیندانیانی سیاسی کورد بۆ ماوەیەکی دوورودێژ بێسەرۆشتێنیان نەکا. بۆیە وەزیەتەکە زۆر جێگای نیگرانیە. ئێمە لە دوو هەفتەی داهاتوودا لە شورای مافی مرۆڤ ئەم پرسە دووبارە نەگۆڕێت. کاک محەممەد، کاک تەیمور ئاماژەی بە کوشتنی بە کۆمەڵ کرد و کوشتنی بە هەڕەمەچی لە ماوەی دەسەڵاتداری کۆماری ئیسلامیدا دیارەکارێکی باو بووە. لە ماوەی زیاتر لە 40 ساڵدا ڕەخنە لە کۆماری ئیسلامی گیراوە، بەڵام تا ئێستاش وەڵامی داواکانی نەداوەتەوە. تۆ هۆیەکەی لە چدا دەبینی؟ وەڵام نەدانەوەکەی ئەوەیە کە بە تەبیعەتی حاڵ چونکە جمهوری ئیسلامی
بەرگرێک لە ڕێگای خۆیدا نابینێت لە ئاستی نێوخۆیدا ئەگەر سەیری بکەی معمولاً کوشتن و فشار و سەرکوبی ئیسلاحجیا بیران و کەسانە کە جمهوری ئیسلامی بە تەهدید بۆ کولی ئەو سیستمەیە بەشێک لەو سیستمەی دەزانێ هیچ کەسێک نییە کە لەو بارەدا موردی محاسبە قراری بدا یا فشارێکی بۆ بێنێ یعنی مەبەستمەوەیە ترسێکی داخلی نییە لە واقعدا کە ڕێگر بێت لە بەرابەر جمهوری ئیسلامیدا کە واز لەم کارانە دێنێت بە تەبیعەتی حاڵ فشار معمولاً یەکێکە لە وەسایلەکان کە ڕژیمەکان بۆ سەرکوبکردنی مخالیفانی خۆیان بەکاری دێنن ئەویش هۆکارەکەی ئەوەیە چونکە بمقایسە لەگەڵ ڕێچارەکانی دیکە لە واقعدا هەزینەی کەمترە بۆ حکوومەت چونکە دام و دەستگای داپلۆسین دەست حکوومەتدا بمقایسە لەگەڵ نارەکان و جیابیرەکان معمولاً باڵانسی هێز لە واقعدا دەکەوێتە لای ڕێژیم لە ئاستی بین المللی شاگەر کوونێ سەیری بکەی مەسئلەی مافی مرۆڤ لە واقعدا لەو چەند ساڵی ئەخیردا بە تایبەتی و ئەو ئەرزشانەی کە بە ئیسلاح ئەرزشهای مافی مرۆڤ و مەسایل دیموکراسی ئەوە کامڵەن لە داشکاندا خصوصاً دوای هاتنە سەرکاری ئەم کابینەی تازەی ئەمریکا مەبەستم هاتنە سەرکاری دۆناڵد ترامپ و ئەم تاقمەی دەوروبەریەتی کە لە واقعدا کە جاران لەگەر کوونێ مەسەلەی مافی مرۆڤ لە لیستی سیاسەتی خارجی ئەمریکادا بوو و معمولاً وەزارەتی خارجە لە هەر دانیشتێکدا ئەوەی لەسەر میزی مزاکرەدا هەبوو حاڵی حاضرە بین یا زۆر کەمڕەنگ بووە یا ئەگەر کوونێ دیفاعێکی شە بە دیفاعێکی زۆر شەرمنانەیە معمولاً لە ئەسەر فشاری ناوخۆ و فشاری میدیا ئەوانەدایە ئەو پاشەکشەیە و ئەو بێسلا بڵێن پشت خاڵیکردنی حکوومەتی ئەمریکا یا زۆرێک لە حکوومەتەکانی دیکەی دنیا لە واقعدا جورئەتێکی زیاتری داوە بە دیکتاتۆرانێک وەکو حکوومەتی ئێران کە لە سەرکوبکردنی خەڵکدا جەریئەتر بن لە واقعدا بە ئیسلاح جینایەتەکانی خۆیان بە شێوەیەکی زۆر ناحەزانەتر لە پێش و ئیدامە بدەن دیارە هۆکاری دیشی هەر هەیە ئەم شتانەی کە کاک تەیموور ئیشارەی پێکرد مەسئلەی ئیدام و دەستگا نێونەتەوەییەکانن کە لە واقعدا خەڵک زۆر هیوای پێیانە کە ئەوانە پشتگیری مەسئلەی مافی مرۆڤ ئەوانە بن بەڵام ئەوانەش خۆیان یەک سری ئیشکالاتیان هەیە ئێترە میشکالاتانەش لە واقعدا بۆتە هۆی ئەوەی کە ئەم ڕژیمە دیکتاتۆرانە سوء ئیستیفادەی لێ بکەن مەسەڵەن بۆ نمونە ئەم نەهادانەی وەکو کۆمیساریای عالی مافی مرۆڤ ئەوانە نەهادانێکن زیاتر ڕاستە حکوومەتانی وەکو ئێران وانە بەبوون بە عوزو ئەبێ پابند بن بە قرارەکانیان بەڵام قرارەکانیان زیاتر جەنبەی تەوسیەیی هەیە نەک ئیلزامی ئیجباری بەو معنایە کە نەهادێک لە پشتەوە بێت کە حتم متابعی بکات لە نهایەتە ئێران سزا بدا یا مەسەڵەن سزای تحریمی اقتصادی یا وەکو مەسەڵەن بڵێن فشار یا مەسایلی نیزامی و ئەوانە حتا ئەم پێم وایە ڕژیمە دیکتاتۆرانەش وەکو ئێران وانە کە دەبنە ڕۆز و ئەندامی ئەو نەهادانە لە واقعدا کاک فەرزاد دێمە لای تۆ ئەو مافانەی کە کوماری ئیسلامی پێشێلان دەکات ئەو مافانەم کە لە ئاستی نێونەتەوەیدا لە ڕاستیدا پەسەند کراون و ڕێزان لێ دەگیرێت داخۆ لە ئاستی جیهانی نێونەتەوەیدا دەکرێت گوشار بخرێتە سەر کۆماری ئیسلامی کە درێژە بەم پێشێلکردانە نەدات بەداخەو لە یاسای نێودەوڵەتیە ئەو هەنجار و معیارگەرە کە هەسمان زۆرتر تانین پێ بڵین سافتلۆوە یعنی خۆقێکی نەرمە قەوام نایافتەست وەکو ناشناڵ سیستمەکان نییە خۆق ملی نییە کە قەوام یافتەگیکی بێ سیستمی دادی دروست حەساوی بێ کە بە دوچوون بچن بۆی وە ئلزاماتی حقوقی بۆ دروستکەن هەرچەند شتگەرێک دروست کردیاگە لە دوای هاتن سازمان ملل و 1945 وەلی بازم کافی نییە مەسەڵەن شەورای حقوق بەشەر
لە ساڵ 2006 بە خاطر وەک کمیسیۆنی خۆکبەشەر زۆر کارەکانی خراپ و نەیەتانی واقعاً پیشلکردنی مافی مرۆڤ کاوەر کات و کوششی بە شۆرای خۆکبەشەر هات ولی شۆرای خۆکبەشەریش تا ئێستا کاری ئاچنانی لەسەر پیشلکردنی مافی مرۆڤ حتا لە سووریا نەتانی بکات ولی کێشەی کە من زۆرتر گەرەکمە لەسەری فۆکوسم بێەوە لەسەری قسە بکەم ئەوەیە کە هەرچەند ئێران میساقەکانی کنڤانسیۆنە بینەلمللیەکانی کە کاک تەیموریش ئاماژەی تێدا پەسەند کردگە لە 1966 و وارد سیستم داخلی ئێران بووگە ولی ئەشێ بە مۆزوع ئیشارەکەین لە دوای شۆڕشی گەلانی ئێرانەوە لە قانون ئەساسی یاسای بنەڕەتی ئێرانە لە ئەسڵ چوارە قاعدەی فقهی هات و شریعەت هات یعنی تواو قوانینێکە لە دادگاکان و دەمودەستگای دادوەری و ئیجرایی وڵاتی ئێرانە پیاداوێت و جێبەجێکردی ئەشێ مطابقەتێکی بێتە شریعەت ئیسلامە بە تواوی سیستمی دادی ئێران سیستمی شریعەتیە وەختی مجتهدی ڕئیسیە دادستان کورتکشوەر مجتهدێکە هەموو ئەمانە کە مەلان تەک قاعدەیەکا بەرخوردەکەن بە ناو قاعدەی نەفی سەبیل هەروە کە ئەزانین فەلسەفەی وەک حقوق مەدەنی سیاسی لە غەربەوە هات کە ئەم حقوق و ئازادیگەرە تەک شریعەت ئیسلامان ناخوێنین هێشتا کە هێشتاس مەڵاکان و ئەو مامۆستا ئاینیەکانی شریعەتی ئیمامیە یا فقهی ئیمامیە کێشەیان هەست لەگەڵ مەقولەیەک بە ناو پابلیک لۆ حقوق عمومی هەرچیشتە بە تایبەتی لە حقوق خصوصی ئاوینن ڕابط بین ئەفراد فقط ئەبینن ولی ئەوەی کە حاکمیت دەسەڵاتێکی تایبەتی هەست و ئەشێ حقوق شەروەندەکان ڕعایەتکە بە تواوی لە فقهی ئیمامیە وجودی نییە جێگەی ئاماژەیەست کە دادگای قانون ئەساسی دادگای باڵای یاسای بنەڕەتی بە ئەمد لە یاسای بنەڕەتی ئێرانە پیشبینی نەکریاگە وەختی دادگای ئاوا وجود نییە مەسەڵەن لەم وڵاتە لە ئەڵمان هەستمان دادگای باڵای یاسای بنەڕەتی کە حمایەتەکە لەو ئازادیگەرە لەو ئازادیگەرە کە وجودی هەست و دەوڵەتەکان پێی ملحق بووگەن وەک دەوڵەت ئەڵمان حمایەتەکە ولی وەختی پیشە لە کورتی دادگاگەر عمومی دادگاگەرێکە لە ئوستانە هەست ئەو ئیجازەیە ئەسن ئەو ئاموزشیانە نەدیگە ئەو دادوەرە لە سیستمی دادی ئێرانە بێگانەستە مۆزوعەکە بە ناوی مافی مرۆڤ و زۆر جێگەی داخە کە حتا یەک دانە ڕێی یەک دانە بڕیار لە دیوان عالی کشوەر ئێرانە لە دوای شۆڕشی گەلانی ئێرانە و حتا یەک دانە ڕێیمانیە کە سەبارەت بە مافی مرۆڤ بێ لە یاسای بنەڕەتی دەوڵەت ئیسلامی ئێرانە یەک وشە یا بێژین ترمی مافی مرۆڤ تکرار نەکریاسە و ئەمانە هەمووی کێشەگەرێکە کە لە باب فلسفی و لە ماهیەتە ئەساسن حاکمیت ئیسلامی ئێران تەک مەقولێک و پرسی مافی مرۆڤ کێشەی جدی است. کاک تەیموور ئێوە کە لە کۆبوونەوەکاندا لە ژنێڤ بەردەوام لە ماوەی ساڵدا بەشداری دەکەن ئایا گرنگی بەشداربوونی ئێوە لەو کۆبوونەوانەدا چییە ئەنجامەکەی بە چی دەگات دیارە ئێمە بۆ ئێمە گرنگەوە کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان لە ژنێڤ کە سیاسەکانی کۆماری ئیسلامی ئێران پێشەگەرەکانی مافی مرۆڤی کوردستان لە قاو بدرێت نوێنەری سەفیری کۆماری ئیسلامی ئێران و تۆیکەکان ێژێ ئێران وڵاتێکی فرەنتەوەیە فرزمانە مافی مرۆڤ هەرێزین کورد و نامچووچێوان هەموو مافێکیان هەیە مادەی نام 50 چێوانە ئێمە لەوێ قسە دەکەن ئێژەمانە گشتی ڕاست نییە بە ئامار و نمونە ئەو شتانەی نوێنەری کۆماری ئیسلامی یەژێتی ئێمە گشتی ڕەت دەکەینەوە لە پەیوەندی لەگەڵ شورای مافی مرۆڤ ڕاستە ئەو بڕیارەکانی شورای مافی مرۆڤ زیاتر وەکو ڕاستپارە وایە بەڵام لە هەمان کاتا بۆ وێنە ئەوەی گروی کاری شورای مافی مرۆڤ ڕێگرتوەکان هەیە کە لە 24 ژوئن بڕیارنامەیەکیان دەرکرد لەسەر هین لەسەر ئەعدامی هیدایەتی عەبدوڵڵاپور وتوندی محکومیان کرد ئەو بڕیارنامەی ئەو گروپە و بڕیارنامەی دادگا وهایە
ئێستا تاکو ئێستا بۆ کۆمەڵی ئیسلامی ئێران راپۆرتیان داناوە راپۆرتێکی تایبەتی ئێمە لەگەڵ 21 ڕێکخراوەی دیکە 2 هەفتە پێش ئێستا داوامان کرد کە کمیسیۆنێکی تاقیقاتی لێکۆڵنەوە دروست کرێ بۆ کۆمەڵی ئیسلامی ئێران یعنی ئێمە بۆ ئێمە گرنگە گوشارەکان ڕاگرین بۆی فشارەکان لەسەر کۆمەڵی ئیسلامی ئێران زیاتر بێ بووین لە نتیجە ئەم هینانە ئەم کۆی ئەم هەوڵانە بگێتە جێگایە کە کۆمیسیۆنێک دروست بکرێت دوایی ڕاستپاردەی و کۆمیسیۆنێک بێتە شورای ئەمنیەت ئەو کات بڕیارنامەکانی شورای ئەمنیەت ئەگەر پەسەند بکرێ دەبێت جێبەجێ بکرێ ئەگەر خواستی سیاسی هێزی سیاسی لە پشتەوە بێ هێندێک وەکو وڵاتی ئەمریکا و فەرانسە و ئەوانە پشتگیری بکەن. کاک محەممەد کورد نوێنەراتی لە ڕێکخراوی نەتەوەیەک گرتووەکان دانیە کە سەبارەت بە دۆخی مافەکانی مرۆڤ لەوێدا قسە بکات و داکۆچی لە خۆی بکات داخۆ لە ئاستی ئەوروپاداوە یا لە جیهاندا شوێنێک هەیە کە مەسەلەی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ بە تایبەت بۆ مەسەلەی کورد جێگایەک بێ کام مەسەلەی بەرنەوێ؟ وڵا بەنسبەت ئەوە کە ڕاستی من هیچ معلوماتم نییە کە دادگایەکی تایبەتی لەو بارەدا هەبێت کە کورد بتوانێت دەزانم وەک شەخص یا وەکوونێ دامو دەستگایەکی تایبەت بسێت لەوێ ئەم ئێستا بڵێن جینایەتانی جمهوری ئیسلامی ترۆر بکە بەڵام کورد دەتوانێت هەروەکو کاک تەیموڕوان ئیشارەیان پێکرد لە ڕێگای وروژاندنی ئەفکاری عمومی زیانی بەتایبەتی ئەوروپایی و ئەمریکا و هێندێ وڵاتی دیکە کە پشتیبانی لە ئەرزشهایی دموکراسی و مافی مرۆڤ و ئەوانە ئەکەن لەوەکەدا فشارێکی زۆر بخاتە سەر جمهوری ئیسلامی کە دەست لەم یالانی کەم بکاتەوە ئەم فشارانەی کە بۆ سەر نەیارەکانی خۆی دەهێنێت شاید ئەم پرسیارە برادرانی دیکە کە لە حقوقە باشتر معلوماتیان هەیە لە من زیاتر وەڵامی کاک تەیموردی وەلایەوە پێشەوەی نەویدە ئەفکاری ئەعدام بکرێت دانەڵد ترامپ خۆی داوای لە ئێرانی کرد کە ئەو کەسە ئەعدام نەکرێت ئەو لە دەمێکیشدایە کە ئێران بە وڵاتێکی پشتیوانی تێرۆریزم لە ئاستی جیهانیدا دەزانێت بەلە بەرچاوگرتنی ئەوەی کە کۆماری ئیسلامی ژمارەیەکی زۆر لە جودابیران و چالاکانی تا ئێستا لە ئێران تا ئەعدام کردووە هێدوا هەیە هۆیەکەی چ بوو کە بە تایبەتی ئەمریکا داوای کرد کەسە ئەعدام نەکرێت. بەڵای پێشەوەی وەڵامی پرسیارەکە پێم خۆشە وەڵامێک لە پەیوەندی لەگەڵ پرسیارێکە من لە کاک محەممەدتان کرد بدەمەوە دیارە کۆنڤانسیۆنێک هەیە پەیماننامەی بناوی ئستاتوی ڕۆم کە وڵاتانی ئەندامی ئەوە دەتوانن محاکمە بکرێن لەن دادگای لاوەوە لە هۆڵندا بەڵام بداخەوە کۆماری ئیسلامی ئێران ئەندامی ئەو کۆنڤانسیۆنە نییە بەڵام ئەگەر شورای ئەمنیەت بێت و بڕیار بدا لە پەیوەندی لەگەڵ ئێران ناتوان ئێران سەرانی ئێران یا و کەسانەی کە دەستیان لە جنایەتەکان هەیە محاکمە بکرێن بەڵام لە شانی ئەوەدا ئێمە وەک کۆمەڵی مافی مرۆڤی کورسان لەگەڵ چەندین ڕێکخراوەی دیکە کارمان کردو بۆ و کەسانەی ئەو قازیانەی ئەو کەسانەی دەستیان هەیە لە ئەدامکردنی هاوڵاتیانی کورد و هاوڵاتیانی توانیمانە بدێنە لیستەی ڕەشی یەکێتی ئەوروپا یا ئەمریکا توانیمانە چەندین کەس لەو پەیوەندیە تاقیب بکرێن جاروبار بگیرن یا ئینکە نەتوان خۆیان یا مناڵەکانن بێن لێرە سەفەر بکەن و دەست بخێنن لە پەیوەندی لەگەڵ پرسیاری دووەمە داخەوە ئەو لۆبی کورد بە ئەندازەی لۆبی فارس بەتایبەتی لە ئەمریکا بەهێز نییە ئێمە بوونم بوێنە لەگەڵ یەکێتی ئەوروپا تایبەتی وڵاتانەی وەکو فەرەنسا ئیتالیا ئەڵمانیا ئینگلیستان کە تەئسیریان لەسەر ڕاستەوخۆ لەسەر سیاسەکانی یەکێتی ئەوروپا هەیە لە بەرامبەر ئێراندا یعنی هینە بەو شێوەیە هەیە ئەکتیڤ نین لۆبی بەهێزمانی ئەوانە ئێمە سێ مانگ جارێ لە ساڵەکانی ڕابردوو هەڵمانداوە لەگەڵ دەفتەری یەکێتی ئەوروپا ئەوەی ئیران تاسک کە بەرپرسەکەوتە بەڕێز ئەلبرت گرۆش کۆبووینەوە لەگەڵی قسە بکەین بۆ وێنە دوو زندانی سیاسی کورد کە 25-26 ساڵ لە زندان بوون کاک محەممەدی نەزەری و
ئەسمانی مسافاپور زیاتر لە ژێر گوشاری یەکێتی ئەوروپا ڕاستی ئازادکانەوەوانە هەرچەندە لۆبی کورد لە یەکێتی ئەوروپای ئەمریکا بەهێز بتوانین تاسیر بخەیت لەسەر سیاسەتی وڵاتانە بە داخەوە بشوەیەکی ڕەزایەت بەخش ئەوە نییە ینی لۆبی کورد دیاسپۆرای کورد لە دەروی وڵات تایبەتی لە ئەمریکا وەک فارسەکان هەم کوردەوە نییە. کاک فەرزاد لەم دوانەدا ناوەندێک بەنوێی کوردستان تریبیۆناڵ لە ئەوروپادا پێکهاتووە تۆ پێت وایە لە ڕێگای ئەو ناوەندەوە بکرێت کە دۆخی مافەکانی مرۆڤ وەک کاک تەیموور دەڵێت بە ناوەندێکی خاوەن سەلاحیەت وەکو ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی یەکگرتووەکان بجێزرێتەوە و لە ئاستێکی نێونەتەوەیدا تۆ چەندە بەو مەسەلەیە گەشتبینی؟ کاک ساڵح ئەگەر ئیجازەم پێ بدەی من لە پەیوەندی لەگەڵ ئەو پرسیارە سەبارەت بە یاسای نێودەوڵەتی و محاکمەکردن سەرانی کۆماری ئیسلامی هەروەکە کاک تەیموور ژاماژێ پێدا بەداخەو لە یاسای نێودەوڵەتیە و کێشەمانە هەست کە دیوان بینەرمەلی دادگستری ئەسڵەن سەلاحیەتێکی جیاوازی هەست سەلاحیەتی فقط اختلافات بین دەوڵەتەکانە ئەمێنێت زر دیوان کەیفەری بینەرمەلی دیوان جەزاییەکە کە ئێران پێ ملحق نەوکە و ئەویش فقط ئەشخاص محاکمەکە بە تایبەت لەگەڵ پرسۆناڵەتی ناتانی واتە ژێر محاکمە و ئەمە کێشەی جدیەکە لە یاسای دەوڵەتیە لە 2001 کە تەرحی مەسئولیەت بینەرمەلی دەوڵەت لە UN بووگا وجودی هەست وەلی بەخۆشیە و نقطە مثبتێکە لە ساڵ لە دەهەی نەوەی میلادی و بە وجود هات یونیڤەرسال جوریسدیکشنە ئەسڵی سەلاحیەت جەهانی کە یەکی لە وڵاتانی کە بەهێزم ئەسڵە ئیجراکە ئەڵمانە سوئیس ئیجرایەکە بلژیک و دیگمەکە سوئێدیش لە پەروەندەی ئەو کەسە ئێرانیا پیادەی کرد بەخۆشیە و لە ساڵ دوای 2002 یاسای پەسەند کردیا لە ئەڵمانە کە کەسانی کە مافی مرۆڤ بە وەسعیەتێ فەجیع پیشل ئەکەن کۆمەڵکوژی ئەکەن جنایەتی کاتی جەنگ ئەکەن ئەتانن حتا بەپێی ئاین دادرسی ئەڵمان ئاین دادرسی جەزایی ئەڵمان تەقازای تەعقیب کەیفەری ئەو شخصە خوازیێ حتا ئەکە ئەو شخصە لە خاکی ئەڵمانە یا اتحادیە ئەوروپا نییە ئەمە زۆر جێگەی کاری هەست و کورد وەکو شخصیەتێکی کە بە جەمعی بێژین ئەتانەی کەڵکی لێ وەرگرێت لەم ڕاستەدا کوردستان تریبوناڵدا مەرزیاگە وەک دادگای مردمی کە تەجروبیات و ئازمونگەرێک بوو کە ئاخرینی مەسەڵەن ساڵ 2007 بۆ میانمار بوو کە زۆر تەسیری بوو کە ئەوە مۆزوعەکە بۆڵ بوو کە نهایەتەن بریا دیوان دادگستری بینەرمەلی دیوان کەیفەری بینەرمەلی کوردستان تریبوناڵیش ئەشەی لەو پۆتانسیەلە استفادەکە خۆی ئەساسەن سەلاحیەتێکی یاسایی و قەزایی نییە چۆن دەسەڵاتی سیاسی و حاکمیەتی نییە بهترین کارێکە کوردستان تریبوناڵ ئەکا بەرگوزاری ئەو پەنێلەسە کە دادوەرگەر بینەرمەلی داوەتەکردن ئەو هەموو داکیومنت و بەڵگەگەرە ئەو جنایەتگەرە و تاوانگەرەوە کۆماری ئیسلامی ئەنجامیداگە هەموو کۆ دەوێت و بە بەڵگا کردێت و بە ئستانداردێکی یاسایی و ئاماداوێت کە لە بەردەستی دادوەرەکانە بڕیاری لێت ئەگەر ئیجازەبەی کورد ئەوشە بە خزمەتانە بێژم کوردستان تریبوناڵ حتا لە پەروەندەی کۆڵبەرەکانە ئامادەسازی پەروەندەیەک ئەکا کە فەرماندەهانی باڵای مەرزبانی ئێران تەقازای تەقیبیان کە بە تاوانی جنایەت عەلەی بەشەریەت وە کوشتاری سەرانەی کۆڵبەرەکان و ئەم کارە بە زووی جێبەجیاوێت تەک دادستان ویژەی فدراڵ ئەڵمانە قسە کردیاگە کە تانی لە پۆتانسیلێکە یاسای ئەڵمان داگیەوە بدونە تەوەجۆ بەوە کە ئەو شخصە تابعیەت چه کشوەرێکی هەست ئێمە تەقازای تاقیب کەیفەری کاک محەممەد تۆ لە ئاستی نێونێخۆیی و دەرەوە پێت وایە کام لایەن گرنگی زیاتر هەیە بۆ ئەوەی کە گوشار بخرێتە سەر کۆماری ئیسلامی کە پێشێلی مافەکانی مرۆڤ نەکات نێوخۆ یان دەرەوە؟ وڵە لە ئاستی نێوخۆیدا متسەوری من باڵانسەکە زۆر بەلای جمهوری ئیسلامیدا کورد زۆر زەعیفە و تەسەوڕ ناکەم کورد لە ناوخۆ شتێکی زۆر گرنگ بتوانێت بکات تەنیا شتێک کە بۆی ماوەتەوە ئاستی نێودەوڵەتیە لە ئاستی نێودەوڵەتیشدا بەڕاستی من زۆر خۆشبین نیمە چونکە وەرچەرخان لە سیاسەتی ئەمریکاداوە ڕەهاکردنی ئەمریکا بۆ هەندێک ئەرزش‌های لیبرال دموکراتی و
لە زیمنی واندا مەسئلەی مافی مرۆڤ و ئەوانە و ئەم کەلێن و بەئیسلاح بۆشاییانەی کە لە دام و دەستگانی و نەتەوەیەکانیشە هەن کە لە واقعدا ئەم ڕژیمە دیکتاتۆرانە دەتوانن زۆر بە ئاسانی سوء ئیستیفادەیان لێ بکەن یا لێی دەربچن. بە تەسەووری من مەسەلەی مافی مرۆڤ لە وەزعیەتێکی زۆر باشدا نییە و شتێکی بۆ سوورەتەش نابێنرێت کە پیا پێی خۆشببین بێ کە لە واقعدا ئەم مەسیرە وا بە زووی وا بە ئاسانی بگۆڕدرێ، بەڵام تەنیا شتێکی ئێمە لە دەستماندا هەیە و دەمێنیتەوە ئەوەیە کە تەواوی هێزی خۆمان بخەینە گەڕ بۆی کە لۆبیەک دروستکەین بۆی کە ئەفکاری عمومی جیهان عەلەیهی ئێران تحریکەین، چونکە مەسئلەیە کە گرینگە ئێمە حەقەت دەبێت لەسەر بکەنەویژەوەیە کە هەر وڵاتێک بۆ پەیوەندی خۆی پێویستی بە پرستیژێکی بینەلملەلی هەیە بۆی کە خۆشنێو بێ بۆی کە مەقبول بێ، بە تایبەتی کە وەربگیرێت لە سیستەمە جیهانیەکاندا وەکو مەسەڵەن سیستمی اقتصادی جیهانی، سیستمی سیاسی جیهانی لە کۆر و کۆمەڵە نێودەوڵەتیەکاندا. لە واقعدا ئەمە کاریگەریەکی زۆری هەیە لە دروستکردنی ڕەوابیتدا لەوەیدا کە بەئیسلاح علاقاتێکی نۆرماڵی هەبێت لەگەڵ دنیای دەرەوە. ئێمە دەبێت کار بکەین کە ئەم پێگەیە ئەم جێگەیە بە ڕێژیم لەغ بکەین، یعنی پێم وایە ئەبێ کورد زیاتر لەو لایەنەوە سەرمایە گوزاری بکە و توانێت لە واقعدا فشارێکی گەورە بخاتە سەر جمهوری ئیسلامی. لە پێشیشدا ئێمە بینیومانە کە زۆر جار جمهوری ئیسلامی لە ژێرەوە فشاراندا لە واقعدا زۆر ئیعدامی تەخیر کردووە یا وەکوونی حکومەکانی لەغو کردوتەوە، یعنی مەسەلەی لۆبیگەری و خصوصا خۆنی زێ بکەینەوە لەو جێگانە کە مەراکزی قەرارن لە وڵاتانی ئەوروپایی و لە ئەمریکا و لە هەندێک شوێنی دیکەدا کە لە واقعدا بە نەفعی کورد واریدی مەیدان بن. لە کۆتای پرۆگرامەکە نزیک دەبینەوە کاک تەیمور وەک دوایین پرسیار بە پێی ئەزمموی خۆتانەوە کە لە ژنێڤ دۆخی مافەکانی مرۆڤتان هێناوەتە گۆڕێ پێت وایە نێوخۆ گرنگی زیاتر هەیە کە کاری تێدا بکرێ یان دەرەوە؟ بۆ من پرسی ناوخۆ لە هەموو لای گرنگترە ڕاستی، چون دەبێت خەڵکی کوردستان وشا بکرێتەوە بۆ وێنە کاتێک کەسێک قەساسی ئادام دەکەن ڕۆنسێری نەکەن، یا من لە بیرم لە ساڵەکانی 90 کاتێک کۆبەرێک کەسێک دۆکوژرا خەڵکی ئەو شارۆچکە خەڵکی ئەو منتەقە دەڕوون پادگانێکیان دەکرد. دەبێت خەڵکی کوردستان کەمپین بکەن و شاربوونەوە، دەبێت مقاومەت بکەن لەگەڵ داگیرکانی کوردستان لە پەیوەندی لەگەڵ دەرەوە هەروەها گرینگە دیارە فشار و گوشاری بتایبەت وڵاتانی یەکێتی ئەوروپا و هەڵان تۆیکەکان لەسەر ئێران کە هەوڵدا وەشەی خۆی جوان بکە زۆر زۆر مهمە. بۆ وێنە لە 5 ساڵی ڕابردوودا کۆماری ئیسلامی ئێران لەژێر گوشاری ناونەتەوەیی بتایبەتین تەوەیکەکان ڕێژەی ئەدامکردن بۆ مادە بێهۆشەرەکان لە 100% هاوردە 20%، یعنی 80% کەم بۆتەوانە لە پەیوەندی لەگەڵ ئادامی منداڵان بە شێوەیەکی ئێستا حکمیان دەدا کاتە مێر منداڵن، بەڵام ڕاوەستێک کە 18 ساڵ بن ئادامیان دەکاوانە. ئەو گوشارانە زۆر گرنگە، دەبێت دوولایانەیە بتایبەت ئەوەی زۆر زۆر مهمە کە ڕێکخستن و وشارکردنەوەی خەڵکی کوردستانە کە دیفاع لە مافی خۆیان بکەن، بزافەی ئەمریکا لە دەرەوە دەکرێت دەبێت زیاتر بکرێت ناوەندی دیاسپۆرا. سپاسی هەر سێ میوان دەکەم. تەیمور ئەلیاسی نوێنەری کۆمەڵەی مافەکانی مرۆڤی کوردستان بۆ UN لە ژنێڤ، دکتۆر محەممەد زادەی ئەقدەم لە سوئیس و پەراس فیروزی خوێندکاری دکتۆرا لە ئەڵمان. سپاسی هەر سێکلاتان دەکەم بۆ بەشداربوونتان و بینەرانی بەڕێز منزورە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەم جارە تا هەتووی دابێت هەر بەسڵامەت بن.